دەتەوێت ڕژێمی ئێران بوەستێنیت کەواتە لە بەرژەوەندیەکانی سوپای پاسداران بدە. دکتۆر مەجید ڕەفیزادە توێژەری سیاسی و سەرۆکی ئەنجومەنی نێودەوڵەتی ئەمریکی بۆ توێژینەوە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وتارێکی شیکاریدا نووسیوێتی ڕاستیەکی بنەڕەتی سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە زۆر جیاوازە لە بیرکردنەوەی ڕۆژاوا لە ئەمریکا یان نەتەوە یەکگرتووەکان ئەویش ئەوەیە کە تاکە زمانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێزی لێ بگیرێت زمانی هێز و ئیرادەیە. وەک ڕۆژنامەنووس تۆماس فرێدمان ئاماژەی پێکردووە کەس لە بن لادن باشتری نەگوتووە کاتێک مرۆڤ ئەسپێکی بەهێز و ئەسپێکی لاواز دەبینێت بە سروشتی خۆی سۆزی بۆ ئەسپە بەهێزەکە هەیە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکردەکان بە دوای ئەوەدا دەگەڕێن کە چێ دەیان پارێزێت. شکستی ئیدارەی بایدنیش لە ناردنی پەیامێکی بەهێز و یەکلاییکەرەوە بۆ ئێران تەنیا دەستدرێژی زیاتر و ناسەقامگیری زیاتر بۆ ناوچەکە دەهێنێت. وەڵامدانەوەی لاوازی ئیدارەی بایدن بۆ دەستدرێژەکانی ئێران ناوچەکە و ئەمریکا و جیانیش دەخاتە مەترسیەوە. ئێران هاوشان لەگەڵ قەتەر نائارامێکی زۆریان هێناوەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کاتێک ئێران توانای چەکی ئەتۆمی بەدەست دێنێت و وا دیارە ئێستا لە خاڵی کۆتایی بەدەستێنانیدایە تەنیا بیر بکەنەوە چی بەسەر ناوچەکە دێنێت و دەستدرێژەکانی چەند فراوان دەبن. بۆیە ئێستا ئێران ڕابگرن. شێوازی ئیدارەی بایدن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێران زنجیرەیە گۆڵامدانەوەی دواکەوتوو کردەوەی ناکاریگەر و سزای بێئەرزشن کە بەڕوونی شکستیانێناوە لە ڕێگریکردن لە ڕەفتاری شەڕانگێزی کۆماری ئیسلامی ئێران. ئەم هەڵوێستە لاوازی ئیدارەی بایدن نەگەر ڕژێمی ئێران بەیەسر دەکات بەڵکو ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانەکانیان دەخاتە مەترسیەوە. بۆیە کاتێک هەوڵێکی جدی هەبێت بۆ گرتنە ئامانجی بەرژەوەندیەکانی ئێران لە ناوخۆدا ئەوە دەست بەجێ سەرکردەکانی ئێران بڕیار دەدەن کە هێرشەکانیان بۆ سەربنکە و بارەگای ئەمریکا و هاوپەیمانەکانی بوەستێنن. نوێترین نمونە هێرشەکەی پاکستان بوو کاتێک ئێران چەند موشەکێکی ئاڕاستەی ناوخۆی پاکستان کرد بە بیانووی بوونی گروپە جوداخوازەکانی ئێران. سەرباریەوەی پاکستان پەیوەندیەکی دیپلۆماسی باشیان لەگەڵ ئێران هەبوو بەڵام بە خێرایی وەڵامی هێرشەکانی دایەوە و چەند کەسێکی لە ناوخۆی ئێران کوشت. ئەمەش پێچەوانەی ئەو هەوڵە نەزۆک و دواکەوتوانە بوون کە لەلایەن ئیدارەی بایدنەوە درانەوە. دوایەوەی پاکستان چەند موشەکێکی ئاڕاستە کرد هەرزوو ئێران نیازپاکی پیشاندا و لە ڕێگای وەزارەتی دەرەوەی وڵاتەکەی پابەندێتی خۆی بە پەرەپێدانی پەیوەندیەکانی و دراوسێتی لەگەڵ پاکستان دووپات کردەوە. کاتێک لە سەردەمی ئیدارەی ترامپدا قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی سوپای قودسی پاسداران لە 3 کانونی 2020 بە بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوان کوژرا ئێران دەستی کرد بە هەڕەشەکردن لە ئەمریکا. دۆناڵد ترامپ لە وەڵام داوتی ئەگەر هەر زیانێک بە ئەمریکیەکان بگات ئەوە وەڵامی زۆر لەوە بەیەسرمان دەبێت. نەگەر ئەوە بەڵکو ترامپ 52 ئامانجی بۆ وەزارەتی بەرگری وڵاتەکەی لە ئێران دیاری کردو لە ئاگەری وەڵامدانەوەی ئێران ئەوە ڕاستە و خۆ لە ناوخۆی ئێران ئامانجەکان دەپێچێت. ئامانجەکانیش بەشێکیان دامەزراوە گرنگەکانی ئێران بوو. ئەمە ژۆکاری سەرەکی بوو کە بە درێژایی ماوەی سەرۆکایەتی ترامپ ئێران هێرشی نەکردە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و هیچ ئەمریکیەکیش نەکوژرا. لە مێژوشدا بەڵگەی زۆر لەسەر کاریگەری هەنگاوتوندەکان بۆ ڕێگریکردن لە دەستدرێژەکانی ئێران هەیە. بۆ نمونە لە سەردەمی ئیدارەی بۆشدا پاش ماوەیەکی کەم لە لەشکرکێشی ئەمریکا بۆ سەر ئەفغانستان لە ترسیەوەی بەهۆی پشتیوانی لە تیرۆر بکرێتە ئامانج ئێران پێشنیارێکی نهێنی بۆ ئەمریکا خستە ڕوو. پێشنیارەکەی ئێران ئەوە بوو کە شەفافیت لە بەرنامە ئەتۆمیەکەیدا بۆ ئەمریکا دەخاتە ڕوو پشتیوانەکانی بۆ حەماس و حیزبوڵڵا دەوەستێنێت. لە بەرامبەردا ئێران داوای دڵنیایی ئەمنی و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لە ئەمریکا دەکات. دکتۆر ڕافیزادە نووسیوێتی ئەم پێشنیاری ئێران بێگومان ترس بوو لە هێز و هەڕەشەکانی ئێران. ئەمەش سروشتی ڕژێمی ئێرانە تا چاوی لێ سوور نەکەیتەوە ئەو زیاتر پێڕادەکێشێت. بە هەمان شێوە لە سەردەمی ئیدارەی ڕۆناڵد ڕێگاندا ئۆپراسیۆنی نزای بالبالوکە گورزێکی یەکلاییکەرەوەی لە توانادەریایەکانی ئێراندا کە بووە هۆی وەستاندنی هێرشی ئێران بۆ سەر کەشتیەکان. پەیامی ڕێگان لەو کاتەدا زۆر ڕوون بوو وتی بەو پەڕی هێزەوە ڕوبەڕووی ئێران دەبینەوە و بە هەموو شێوەیەک بەرگری لە ئاسایشی بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکەین.
هەمیشە هەڵوێستی تونند و یەکلاییکەرەوە بەرامبەر بە ئێران زۆر پێویستە. وەڵامەکان پێویستە بریتی بن لە بەهێزکردن و جێبەجێکردنی سزاکانی ئێستای سەر ئێران، سەپاندنی سزا و سنووردارکردن بەسەر هەناردەکردنی نەوتی ئێران، سەپاندنی سزا بەسەر ئەو کەسانی کە بازرگانی لەگەڵ ئێراندا دەکەن. هەروەها دەکرێت ئەمریکا بیر لەوە بکاتەوە کە دامەزراوە نەوتیەکانی ئێران و سامانی دەریایی و بنکەکانی سەر بە سوپای پاسداران لە ناوخۆی ئێران بکاتە ئامانج. ئەمە ئەو شتەیە کە دەتوانێت ڕێگری لە دەستدرێژەکانی ئێران پێ بکرێت، نەگەوەی شەڕی کرێگرتەکانی وەک حەماس و حیزبوڵڵا بکەیت. ئەوەی کە ئێش بە بڕبڕی پشتی ئێران دەگەێنێت لێدانە لە بەرژەوەندیەکانی سوپای پاسداران لە ناوخۆی ئێراندا.